خۆشەویستان و ئازیزان سەبارەت بەم نەخۆشی کاتۆتە ناومانەوە ئەمە زۆر جار لە ناو کۆمەلگایە فەراغێکی فکری فەراغێکی ڕۆحی ئەخڵقێنێ خەڵک نازانێت پەنا بۆ چۆ بەرێ و زۆر جار ئینسانەکان پەنا بۆ پرۆپاگەندەکانە بن و هەموو قسەی ئەبیستن ئەم کۆرۆنای ئایا دروستکراوی دەستی بەشەرە نەخێن پێدانەڵێم ئەم کۆرۆنایە بۆ خۆی وجودی هەیە و هیچ کەسێک و هیچ حکوومەت هیچ دەسەڵاتێک دەستی نییە لە دروستکردنیە بەڵکو لە ئەنجامی سەرکەشی ئینسانەوە هاتۆ بۆ ئینسان هاتو بەناو بەشەریەت و ئەمەش ئەمێنێتەوە لە ناو بەشەریەت ئەمێنێتەوە لەوانەیە ساڵانی دیش دووبارە بێتەوە و زۆر بە تەبیعی وەریگرن بۆیە ئەبێ شتەکە وەکو هەڵامت یان ئەنفلوەنزا چۆن لە ناومانە ئاسایی بۆتەوە یاخود حتا حومەی ماڵتا و سیل و کۆمەڵای نەخۆشی تر ئەمە لە الحەمدوللا لە هەمیان خەفیفترە لە هەمیان ئاسانترە هەر بەو چاوەژە بێ سیرکرێ نابێ ئینسان بەو شێوەیە لی بتۆقێ بەڵام چونکە نەخۆشیەکە تازەیە ئێمەش زۆر پێی ئاشنانی وەکو توپ بۆیە بینی ترسێکی ناو خەڵکا دروست کردووە لەبەرەوە پێم وایە بۆ ساڵەکانی تر ئەگەر خوا نەخواستەش دووبارە بێتەوە شتەکان زۆر بە ئاسایی بێ وەربژیرێ و بە تەبیعی بێت چونکە تا ئیسەکەنە ڕێژەی مردن شتێک نییە زۆر حسابی بۆ بکرێت لە چاوە ڕێژەی مردنی نەخۆشەکانی ترە لەبەرەوە بڵێ تاقیکردنەوەکە هاتووە بە زەرحەمدا تاقیکردنەوەکە پرسیارەکانمان سووکە بە جوابانەوەی ئاسانە تەنها ئەوەندێ ئینسان پابند بێ بە ڕێنمای پزیشکەکانەوە و پابند بێ بە ڕێنمای دینیەکانەوە لە خۆپاراستن و لە ڕاگررتنی پاک و تەمیزی و لە نەبوونی قەڵەباڵغی و کۆنتاکتی مباشر بە تایبەتی لە مۆسیمەیە ئەوەی جێ دڵخۆشی ئەلحەمدولایمە بەرە وەرزی هاوی نەچین وردە نەخۆشیەکە بەرە و لە گەرمایە وردەلەوە چێ نەمێنێ یاخود کەم بێتەوە ئەوەش بەڕاستی جۆرێکە لە وریایی و لە ڕۆشنبیری خۆمان کە بتوانین بەسەرم حاڵەتەیە ئازاڵ بین و ئەو خۆشەویستانەی کە لە دەرەوە تەشریفیان هێناوەتەوە هەوڵ بن سەدانی شوێنە تایبەتمەندەکان بکەن بۆ ئەوەی کە پشکنینیان بۆ بکرێ بۆی کە لەو دڵە ڕاوکەیە نەژین و نەبن بە جێگەی مەترسی بۆ خۆیان و بۆ کەسوکاریان ئەوەی جێ دڵخۆشیە زیاتر لەمەیە کە ئێمە هەموو جارێک کورد بە تەنیا باجەکانمان داوە ئەم جارە ئێمە باجی خەڵکی ترە دەین و لەگەڵ خێڵکی ترە مشتەرەکین و دەستبارین لە مقاومە و لە بەرپەرشدانەوەی جۆرێک لە کێشەکانە کە ئەم نەخۆشیەیە الحەمدوللا ئێمە دەستمان نەبووە لە هێنانیە بەڵام بە دەستمان هەبێت لە کۆنتڕۆڵکردن و لە چارەسەرکردنیە ئەوەیە کە عەرەب بەڵێ الحەشر مع الناس عید حەشر لەگەڵ هاوڵان جەژنە ئێمەش ئەمە جۆرێکە لە تاقیکردنەوە و بە هەروە سەیری بکەین پشت بەخوای گەورە بەستین وەرە بەرنەیین بەلامانەوە ئاسایی بێ بۆکو دکتۆری پێدانەڵێم شتی زۆر لەوە سەختتر هەیە بەڵێ سەختتر هەیە ئەکرا سەختتر بێ لەبەرەوە ئەمە تەنها ئینزارێک و ئاگادارکردنەوەیەکە کە بگەڕێینەوە بۆ وەعی خۆمان بگەڕێینەوە کە ئەم ئەرز و ئاسمانە کە ئەم بوونەوەرە کە ئەم بیەیە خوایەکی هەیە زۆر جار ئاگادارمان ئەکاتەوە کاڵێ ڕوون تێکەن بۆ ئەوەی کە ڕوتان تێکەم و بتان پارێزم خۆی گەورە هەموو لای پارێزێ بە سەرکەوتومانکە و لەم تاقیکردنەوە بە سەرکەوتوی دەرمان بێنێ سەلام عەلەیکوم